بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، وەکو لای هەمووتان ڕوون و ئاشکرایە خستخانەی میهرەبانی هی هەمووانە لە بۆ هەمووانە بە هەموومان هاتین میهرەبانیمان دروست کرد، دڵۆپە بەحری خزمەت خێرخۆشیمان دروست کرد، بە هەموومان هاتین بە دەستی خزمەت و لێوی بەخەندەی کارمەند و دکتۆرەکان لەگەڵ خێرخوازەکان میهرەبانیمان دروست کرد. خێرکردنی خێرخوازان بۆ پشتیوانێکی گەورە تاوەکو دکتۆرەکان بتانن ئەسپی خۆیان تێدا تاو بدەن و کەوا خزمەتی نەخۆشی هەژارەکان بکەن. خستەخانەی میهرەبانی لە ڕێگەی یازەڕێ خراویەوە هەویەی زیرەکی دروست کرد لە بۆ 2742 یەتیمی نەخۆشی هەژار کە شتێکی دڵخۆشکەر بوو و بڕیارماندا جیهازی ئێمارایمان کڕی کەوا 2250 پشک کردمانە، پشتی بە 5 وەرەقەی لەو عەدەدی ئەو پشکانە تاوەکو ئەوڕۆکە 920 پشک فرۆشرایە. ومێد دەکەم لەو نۆمینەی حاجیانە ئەو پشکانی ئێمئارای تەواو بفرۆشرێ، چونکە ئەمە هەفتەی ڕابردوو 50 دەفتەرمان دا شەریکەی ئەلبەهجەی کە وەکیلی وەحیدی شەریکەی فلیپسی ئەوروپیە کەوا ئەو جیازەمان کڕی. 4 دەفتەرمان لە خستەخانەی بە قەرز وەرگرت، چونکە مەجموعە قەرز حەسەنیان هینا بۆ ناو خستەخانەی. لەگە کۆتای مانجی 12 20 دەفتەریت کە دەبی بدەینە کاتێک کە ئەو جیازە نەسب دەکرێت و دەگاتن 20 دەفتەریت کە دەبی بدەین لۆیەکە ئەو کاتانە زۆر گرینگە بێن بەشداری بکەن. ئەو جیازە مولکەن لە بۆ نەخۆشی فەقیری هەژار بەکاردێتەوە، لە بۆ یەتیمەکانە. لۆیەکە بەشداریتان لە کڕینی پشی ئێمئارای خێرەی گەورەیە و خستەخانەش بە کۆی گشتی 190 پشتیمایە کە پشتی 30 وەرەقەیە دەتانن بێن پشتی خێری خستەخانەکەی بکڕن کە خستەخانەی میهرەبانی 7500 پشکە ئێستا کە 3257 پشتی بوویتە خێری کە سندوقی خێری خاوەندایەتی دەکاتن، دەکات 144 خستەخانەی بە کۆی گشتی زەوی بینە و ئەسیزەکانی بە هەموو بەشەکانی دەرماخانە و تاقیگە و عیادە و عینایە و چاودێری چڕ و تابقەکان و هەر هەموو بەشەکانی 144 هی نەخۆشی فەقیرە. کاتێک کە 100 دینار قازانج کرا 44 دینار دەستەوێندر. ئێستاکە لە کۆی گشتی 190 پشکمایە، لۆیەکە وەرن تاوەکو جەژن ئەو 190 پشکەش بکڕن و پارەی ئێمئارایەکەش بەرز بکەنەوە. ئەوەش خێرێکی زۆر گەورەیە و خوای گەورە سوێندی خواردیە بەو دەڕۆژەیە کەوا خێرکردن تێیدا زۆر گەورەیە. لۆیەکە وەرن جێژنانەی بدەنە نەخۆشە هەژارەکان. ئەم نۆکو دکتۆر دلێر پێش ئەوەی سەفەر بکەم 6 ملیۆن دینارم هێخستە ناو سندوقی خێری تاوەکو جێژنانەی من بی لە بۆ هەموو نەخۆشە فەقیرەکان. ئەنگۆژ وەرن لەگەر دکتۆرەکان بەیەکەوە با خستەخانەی میهرەبانی وەی لێ بکەین هەمووی ببیتە خێری یان وردە پشکە خێریەکان بەرزکەینەوە. بە مروری زەمن ئەو خستەخانە کاملەن دەبیتە خستەخانەکی خێرخوازی، دەبیتە سێبەرێک لە بۆ نەخۆشی هەژار تاوەکو هەولێریش مابیتن نەخۆش لێ چارەسەر بکرێتن، خێر و چاکە لۆ دەنووسرێتن. إذا مات ابن آدم انقطع عمله إلا من 3: یەکەمینیان صدقة جارية، دووەمینیان علم ينتفع بها، سێمینیان وەلەدا لە سێمینیان منداڵەکانە لە منداڵەکەش دوو مەرجەیەکە دەبی صالح بیتن و يدعو له ولد صالح يدعو له. بەڵام لە بۆ صدقة جارية تەنها نیەتی خۆتی دەوێتن وەرە شوێن پەنجەت بەجی بێلا لەسەر کوڕی ئەرزی پێش ئەوەی بچیا ژێرگەڵ وەرە بەشداری بکە لەو خێرەی دڵنیابە پارەکە لە دەستەکی ئەمینە، دڵنیابە پارەکە لە دەستەکی ئەمینە، چونکە پێغەمبەرمان صادق و ئەمینە. ئەمەش ڕازگە و دەستپاشین وەرن بابێکەوە خزمەتی نەخۆشە هەژارەکان بکەین. ئەگەر سەردانی نەخۆشی بکەی خێرە، ئەدی ئەگەر خستەخانەی لە دروستکەی دەبی چەند خێربی. لۆیەکە 250 پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردینە دەرێ ئەمن و کافلیەتی وەکو ئەو 250 واینا وەرن هەوڵدان خۆتان دەوڵەمەند بکەن بە تێشی و قیامەت زیادکردنی ڕەسیدتان لە ناو میهرەبانی. حیساباتی میهرەبانی 24 کاتژمێر کرایتەوە. FIB فاسپەیەکەی 0750 115 فەرموون ئەوەیە دەستی خزمەت. میهرەبانی دڵسۆزی و
لێزانی